دەرچوانی کۆلێژی خانەقین کفنی سپیان پۆشیوە و نۆرەگرتن بۆ موچەش کۆتایی نایەت. سڵاوتان لەبێت. ئەگەر کێشە و مشکلەیەک بە کەباب خواردن کۆتایی بێت خراپ نییە ئەگەر بڵین ئەو کێشەیە هەر زۆر بێت. لە ماوەی ڕابردوو خاوەنێکێک لە کەبابخانەکانی بیارە لێدوانێکی لە دژی بەڕێوەبەری تەندروستی هەڵەبجەداوە. جەنابی بەڕێوەبەری شۆسکاڵای تۆمار کردووە. دواتر هەردوو لا تەفاومیان کردووە. بەڕێوەبەری تەندروستی هەڵەبجە و توێتی لە جیاتی سزای دارایی و زیندان داوا دەکەم 30 نەفەر کەباب ئامادە بکەیت و داوەتی ژینگە پارێزانی پێ بکەیت. خاوەنی کەبابخانەکە ژوو توێتی جا 30 نەفەر چییە؟ 100 نەفەر کەباب ئامادە دەکەم با هەموو ژینگە پارێزانی سنوورەکە لای خۆم داوەت بن. شەماڵ عیزەت خاوەنی کەبابخانەکە لەبارەی سوڵحەکەەوە بە 1964 وت مرۆڤ هەڵە دەکات بەڵام خۆشە هەڵەکان بە ئاشتی و خۆشەویستیەوە کۆتاییان بێت. داواش دەکات ئەمە بکرێتە کولتورێک لە جیاتی ئەوەی کێشە و مشکلەکان بەڕقوکینە کۆتاییان بێت بە داوەتێکی خەڵکی ژینگە پارێز کۆتایی بێت و هەمووانیش بەم شێوەیە براوە دەبن. خەڵکی گەرمیان و کەلار دڵخۆش بوون بە قیرتاوکردنی شەقامی پشتێنەی کەلار. بەڵام مانگێکی نەبەر سایدی دووەمی شەقامەکە بەهۆی ئەوەی ڕەگلەی زۆری تێدایە قیرەکەی لا دەبرێت. لە ڕۆژی 30 2025 قۆناغی یەکەمی سایدی دووەمی شەقامەکە تەواو کراو بەڕووی شۆفێراندا کرایەوە کە درێژیەکەی 6 کیلۆمەتر و نیوە. بەڵام هەرزوو گلەی شۆفێرانی لێکەوتەوە و وتیان ڕەگلەی زۆرە. دوای ئەوە شارەوانی لەگەڵ کۆمپانیای جێبەجێکار کۆبوویەوە و پێیانوت کاکە چۆن دەبێت بەم شێوەیە بێت و حەلێکی بکەن. دلێر حوسێن بەرپرسی بەشی پرۆژەکان لە شارەوانی کەلار بە 1964 وت بڕیاری ئەوەماندا کە بەشی سەرەوەی قیرەکە تیغی لێ بدرێت و دووبارە قیری بکرێتەوە. بۆیە ئێستا پرۆسەکە دەستی پێکردووە و قیرەکە تیغی لێ دەدرێت و جارێکی تر توێژی سەرەوەی قیر دەکرێتەوە. وا دیارە کەس ناچێ بەدەم دەرچوانی کۆلێژەکانی خانەقینەوە بۆی ئەوانیش کفنی سپیان پۆشی و ڕێگای سەرەکی کەلار بۆ خانەقینیان داخست. 15 ڕۆژە ئەو دەرچوانە گر بوونەتەوە و یەک داواکاریان هەیە کە عێراق دان بنێت بە زانکۆی گەرمیان یان لایەنی کەم دان بنێت بە کۆلێژی خانەقین کە سەر بە زانکۆی گەرمیانە. ئەوەش بۆ ئەوەی مستەقبەلیان نەفۆتێ و دامەزراندنەکانی عێراق بیانگرێتەوە. لە ماوەی 15 ڕۆژەکەدا کەس گوێی لێ نەگرتن بۆیە ئەمڕۆ بە پۆشینی کفنی سپی ڕێگای سەرەکی کەلار خانەقینیان داخست. موچەخۆران لە هەرێمی کوردستان ساڵانێکە بە دەستدواکەوتنی موچە و قەرەباڵغی بانکەکانەوە دەناڵێنن. ئەم دۆخە ناخۆشە بە تایبەتی لە وەرزی گەرمادا ژیانی لێ قورستر کردوون. زۆرجار کاتێکی زۆر لە ڕیزی چاوەڕوانیدا بەسەر دەبن. هەندێک جاریش بەبێ وەرگرتنی موچە دەگەڕێنەوە بۆ ماڵەوە. بەڵام لە ناو ئەم سەختیانەشدا هەندێک دەست پێشخەری سادە دیمەنی جوان دروست دەکەن. بۆ نمونە لە بەردەمبانکی دوین لە هەولێر تەشتێکی پڕ لە ئاو سەهۆڵ دانراوە بۆ فێنکردنەوەی موچەخۆران. ئەم کارە بچووکە پەیامێکی گەورە هەڵدەگرێت لە هاوسۆزی و پێکەوەی. هەرچەندە وەرگرتنی موچە پڕە لە ماندوێتی بەڵام بۆ هەندێک کەس هۆکارێکێ بۆ بژانەوەی بازار. لە بەردەم بانکی گەرمیان بازارێکی بچووک دروست دەبێت و موچەخۆرانیش دوای وەرگرتنی موچە پێداویستیەکانیان دەکڕن. بەڵێ بەڕێزان سەرنجتان بۆ هەواڵێکی تر ڕاکێشم لە ماڵپەڕی 1964 ئەویش ئەوەیە کە بەڕێوەبەرایەتی پۆلیسی دارستانی ژینگەی سلێمانی بڵاوی کردوێتەوە کە ئەمڕۆ 5 کەسیان دەستگیر کردووە. 2 کەس لەوانە لە چەمچەماڵ بوون کە وا بڵاو کراوەتەوە 2 ئاسکی کێوی لە یەکێک لە ماڵەکانان ئەمان دوایەوەی بە دوواداچوونیان بۆ کردوون ماڵەکەیان دۆزیوەتەوە و توانیویانە 2 ئاسکەکە وەربگرنەوە دواتر بیبەنەوە کەژ و لەوێ بەڕەڵای بکەن. لە هەمان کاتا 3 کەسی دیکەش دەستگیر کراون لەگەڵ ئەمانە و باز لەوە دەکرێت کە ئەمانە بێجگەلەوەی کە ئەم بزنە کێوی و ئاسکە کێویانیان ڕاو کردو و لە ماڵەوە دایانناون خەریکی بیر هەڵکەندن بوون. لە کاتێکدا لە عربەتی شەر ئەمڕۆ 2 کەسی کە دەستگیر کراون بەوەی کە ژینگەیان پیس کردووە و خۆڵ و خاشاکیان فڕەداوە. هەواڵەکانم پێشکەشکردن هەر شاد.